بەناوی خی گەورە بەڕێسەرۆکی پەرلەمان من ئەمڕۆ بە دوواداچوونێکی وردم کردووە لەسەر ئەوەی کە موچە بۆ نادرێ بەداخەوە گەشتومەتە کۆمەڵی ئەنجامی مەترسیدار کە لێرە باس یەکەم کە پێویستە ئەم پەرلەمانە هەڵوێستەی لەسەرکە معقولە لەگەڵ زیادبوونی داهاتی نەوتە لە 142 داهاتی ناوخۆ بۆ موچەکەمی کردووە لە 142 لەم سێ مانگە لەوەش گەڕێ معقولە داهاتی سلێمانی لە 161 ملیارۆ بۆتە 94 لە 142 کەمەکە لە هەمان کاتە هەولێریش لە 142 کەمەکە لە هەولێریش لە 201 ملیارۆ ئەبێتە 123 ملیار کەواتە بە قسەی چی و مناقەش چی ڕوویداوە هیچ لەوەش گەڕێ ئەڵێن بۆ موچە نادەن بەم داهاتەشەوە ئەڵێت سلێمانی تا ئەخیری ئەم هەفتە 35 ملیۆن دۆلارە نێرێ ئەو 35 نێرێ ئێرەش ئەوە نەدا و هەفتەی ئایندە 25 تر تەواوەکەن ئەمانش ئەو کاتەی دەن واتە جگە لە قاچاقی جگە لە خەدەماتی نەوتی جگە لە داگیرکردنی زەوی ئەیانوێت دەست بەسەر پارەی ئەو کارەبا و مروری شابگرێت بۆ ئیتر ئێمە ڕاستپاردەی چی دەرکەین کۆبوونەوەی چی بکەین